بەڕاستی ئەمەنە ڕێژەی تەلاق زۆر بووە ناوێرم زەواج بکەم ئەترسم بە هەمان حاڵەتا بڕۆم دەبەری زۆر کەسە بینم بە ناحەق هاوسەرەکانی خۆیان تەلاقەدەن لەبەر ئەوە ڕێکسێکی زۆرم لە زەواج هەیە هۆکاری سەرەکی شەگەڕێن بووی کە کەسی نزیکی خۆمەیش براکەمە بە ناحەق هاوسەرەکەی خۆی تەلاقە کە هاوسەرەکەی زۆر زۆر لەگەڵیشیا باشە جا من کە هاوسەرەکە ئەمەنە براژنم ئەمەنە بۆ براکەم باش بێ و براکەم تەلاقی بە ئەی ئاخۆ ئەی من چی دانێ باشە ینی براکەت ینی بەناحەق تەلاقیە بەڵێ بوو لە بەینانە هیچ شتێک نەبوو هیچ کێشەیەک نەبوو ئەڵێ کێشە لە ئافرەتە هەیە بەڵام ئافرەتەکە زۆر زۆر باشە لە هەموو ڕوویەکەوە بەڵام نازانم بۆ تەلاقی یا تێنەگەیشتم چنێک پێکەوە بوون ماوەی 6 ساڵ بەیەکەوە 6 ساڵ مناڵیان هەبوو هۆکاری ئەوەی کە مناڵیشیان نابوو هەر براکەم بوو حەزی لێ نەبوو مناڵیان هەبێت ینی براکەت نەهێشت مناڵیشی ببێ دواتریش بەبێ هۆکار تەلاقیە بەڵێ بەڵێ ئەو هۆکاری سەرەکیە ینی ئێوە چیتانە کرد دایکت دەوروبەرت دەوروبەری شەمیەڵێت ئافرەت خۆگەر خەڵەتە بۆیە تەلاق دراوە بەڵام من وای نابینم یعنی هەموو شتێک چارەسەری هەیە تەلاق بۆ بە مۆدێلێک لەم لا هاوسەرگیریە کرێ ماوەی 5 ساڵ ناخانێ بێ بە تەلاق ئەگەر بچیتە دادگاکان ببینی ئەگەر 8 لە 10 کەیسی تەلاقە دوانی ڕزگارەکرێ 8 فەشە لێنێ پرۆسەکە جێبەجێ کرێت تەلاق درێ تۆ چی بۆ دادگاکان ئەگات لەم کەناڵەکان باسەکراوی تو ناوێری هەنگاوی کەناڵەکان باسەکرێ زۆر کەسە بینم کەناڵەکان تەلاق درێت ئیتر باسیێکە ئەڵێ ئەمڕۆ لە محکەمە بووم یعنی لە 10 کەیسی تەلاقات دوانیان ڕزگار کرا تەلاق نەدرێت ماباقی هەمووی تەلاق درا زۆر ناخۆشە بەڵێ خاتونگیان داواکارت هەیە تۆ کەسێک بۆ داوات بەڵێ داواکاریم هەیە ڕەفزیەکەی تو ئەڵێ نایکەم بەڵێ ڕەفزیەکەم نایکەم لەبەروی ترسم لە زەواج هەیە زۆر ئەبینم لە وڵاتە عەرەبیەکان بۆ نمونە وڵاتی سعودیە کە هاوسەرگیری لەوێ زۆر فەشەلی هێناوە ڕێژەی تەلاق زۆر زۆرە پیاوان دەوێ هاوسەرگیریەکانیان کردووە بە یاری بەگاڵتەیەک وەکو میسارێکی لاتوە مسیارێکی لاتوە ئەچنە وڵاتە ئەوروپیەکان لەوێ کەیف و سەفای خۆیان لەگەڵ ئافرەتێکی ترەکەن کە ئەگەڕێنەوە هاوسەرەکانی خۆیان تەلاقێن لە وڵاتێکی ئاوا موسڵمان و لە هەموو ڕێکەوە پێشکەوتو ئەم حاڵەتە ئەبینی ئەی چی بە منەڵی چی بم کچێکەڵی کە تەمەنی 25 ساڵە ناوێرێ هاوسەرگیری بکات لە ترسی تەلاق ئەو ڕێژێش زۆرە خزمەکانی خۆمان تەمەنیان زۆر زۆری شەگەیشتە 60-70 تا ئێستا هاوسەرگیریان نەکردووە لە ترسی تەلاق